بەڵا خۆشویستان لە ڕۆژێکینەوە لەگەڵتان بەردەوامی ئەمڕۆ ڕۆژی خۆمانە ڕەنگە پەیوەندی بە ڕۆژەکەشەوە بێوانە گوڵان ئەمڕۆ لانە و سەحەر نەیانتوانیەوە بێن نەخۆشن بەڵام ڕۆژی پیاوانە بۆی بڕارماندا ئەمڕۆ بەرنامەکە تۆزە پیاوانە بێ. خۆشویستان پێش وچانەکە باسەوەم کردانی زۆر گلەی و گازندا ئەکرێ بەتایبەتی ئێمەی پیا و زۆر جار گلەیەکان تۆمەتەکان ئاڕاستەی ژنانەکەی ئەڵێن ژن بیرکردنەوەیکی هەیە پیا و بیرکردنەوەیکی کامە لە ڕووی سایکۆلۆژی و دەرونی و فیزیایی و هەموو بوارەکانەوە ڕاستن ئەمانە دۆخەکە وایە کە ئەمڕۆ باسێکی دنێ و بەرنامەکەیە ژن ئەڵە پیاوی لێم تیا ناگا پیاوەڵە ژن لێم تێ ناگا دەستی دەرەکییان دەسوەردانی خێزانی کێشە کۆمەڵایەتیەکان زیاد دەکات بەڵام ئەمڕۆ بابزانین کە ڕۆژی جیهانی پیاوانە پیاو لە کۆمەڵگای کوردیە چەندە قوربانیە چەندە زەحمەت کێشە گرفتەکان لە لای پیاو بۆ زۆر جار گەورەترە بەراورد بە ژنان ئایا لە ڕوانگەی ئەوەیە کە پیاوبوون لە کۆمەڵگای ئێمەدا هەر لەو ڕەوتەماوین کە هەمیشە دەوترێت کۆمەڵگایکی پیاو سالاری یان نەخێر گۆڕانکاری بەسەردا هاتۆ ئێستا 50-50 یان پیاو هەم قوربانیە هەم باجدەریشە هەموومانە ئەکەین بە پرسیار و ئەرک و مافی پیاو لە کۆمەڵگای ئێمەدا چییە؟ کاک بورهان عەلی سکرتێری ڕێکخراوی یەکێتی پیاوانی کوردستان لە ستۆدیۆی وەڵاممانەداتەوە و خۆشبەختانە بۆ هەموو پیاوانی کە نازانن ڕێکخراوێکەیە داخۆکی لە مافی پیاوانەکات ئەو ئەم ڕێکخراوەیە کاک بورهانەیە نازانم دواتر ژمارە تەلەفۆنمانەدات یان ناوەش دانین و کاک بورهانی پیاوان کاک بورهانیان زۆر بەخێربەی بەیانیت باش هەر بەڕاستی یعنی تایتڵێکەیە ئەڵە ژنان لە مەریخەوە هاتون و پیاوان لە ڤینۆس وایە ینی ئەم تێڕوانینێکی زانستیە لە ڕووی سایکۆلۆژی و ئەرک و مافدا پیاوژن ئەوەندە جیاوازن هەرێکیان لە ئاسارێکەوە هاتوون. زۆر سپاس بۆم فرسەتە بە ناوی خۆم و ڕێکخراوی پیاوانی کوردستانەوە پیرۆزبایی لە پیاوانی جیهان بەگشتی و پیاوانی کوردستان بە تایبەتی لەو مرۆڤانەکەم کە بەرپرسێتی ژیانی کۆمەلگا و خێزان بە پێی یاسا بە بەرپرسێتی لەو مرۆڤانە ئەکەم کە ئەمانەت و ئافتی و پاراستنی کۆمەلگا بەڕاستی لە دەرەجەیەکەم بەرپرسە لە بیمەی تەندروستی بەرپرسە لێی پاراستنی ژینگە و سروشتی کوردستان بەرپرسە لێک ئەو توێژە گرنگە پیاوان ژن و پیا هەردووکیان مرۆڤن بەڵام بەهۆی ئەو گۆڕانکاریە یا ئەو جیاوازی فیسیۆلۆژیە جەستەیی نێوان ڕێگەزی نێرومێ لەوە چێ بەرپرسێتیەکە وای کردووەکە زۆر جار ئەرک و بەرپرسێتی قورسەکە کراوەتە ئەستۆی پیا و ئەمە وای کردووەکە وا لێک بدرێتەوانێت کە هەردێکی لە عینەکەواتون هەردووکیان مرۆڤن بەڵام جیاوازی فیسیۆلۆژیەکە وای کردووە لەوانەیە کۆمەڵە گۆڕانکاری یا کۆمەڵە جیاوازی هەیە لە نێوان هەردوو ڕەگەزە لەسەر ئاستی بیرکردنەوە لە ئاستی تێڕوانی لەسەر ئاستی تەفاهم لەسەر ئاستی بینین زانستە دەروونزانیەکانیش باسیەوەکە کە کۆمەڵە جیاوازی نێوان ڕەگەزی نێرومێ هەیە بەڵام ئێمە مشکلەوە هەرێکەمان لە چاوی خۆمان و تەماشای بەرامبەرەکەمانەکەین بۆیە ئەمە وای کردووە من کاتێک هاوسەرەکەم ئەو هەموو باز و تەسێ و قوربانەی لە پێناوی خۆشگوزەرانی خێزانەکەم ئەیکەم و هاوسەرەکەم پێی نازانێ یاخود هاوسەرەکەشم لە بانی و تا ئێوارە لە ماڵەوە ئەوانەی کە بەتەبتی ژنی ماڵەوەن لە چوارچێوەی دیوارێکە بەسراون تۆ خزمەتی مناڵەکەن یاخود ئەوانەی کە وەزیفە و کاریان هەیە ئەچنە سەر کار و ماندووبوونە چێژن و دوای دێشنەوە ماڵەوە سەیرەکەی ئەرک و بەرپرسێتی ماڵە نەکردووە وا هەستەکەن لە چاو ماندووبوون و تەسەکەی تریا بەرامبەرەکە دۆری ناگری ئەمە بۆیە وای کردووە بەردەوام هەبێت یعنی من لە گۆڕانکاری کۆمەڵایەتیەکان بەرەو پێشچوونی کۆمەلگا سۆشیال میدیا جیهانگیریەکە وای کردووە ئێستا کە جاران باز لە هەرێکە مافی ڕگەزیەکرا بەڵام مەسا باز ئاستی مرۆڤبوون ئەکەنە بێت تێبگەن هەردووکمان مرۆڤین من بەرامبەرەکەم هەموو جیاوازیەکانمە مرۆڤ قبولەکەم و بەمان شێو بەرامبەرەکەشم بەڵام ژیان بریتێ لە ئەرک و بەرپرسێت ئەرک و ماف ئەبێ هەمومان بە ئەرکەکانی خۆمان جێبەجێکەین ئەو سەداوای مافەکانمانکەی لە هەر شوێنێک و لە هەر کارێک و لە هەر وەزیفەیەک و لە هەر بەرپرسێتێکە ئەنجا بەرپرسێتەکە دەرەوەی خێزان بێ یان ناوی خێزان بێ پێکۆنانی هاوسەرگیر و ژیانی خێزانی بێت ئەبێت تو ئەرکەکانی خۆ جێبەجێک ئەو سەداوای مافەکانکەی هەست کاتێک بەڵام بەداخەوە لەوە چ لە ڕابردووانە مەتێکە و بێ ڕگەزی بەرامبەر تەنها لەسەر ماف و شارکرابێتەوە ڕگەزی پیاونێری نەش بەردەوام بە تۆم یاسای باریکە سەتەکە بەرەو بەرپرسێکە سوودە ئەسپێ پیاوش بەردەوام تەسحێ ماندووبوونی کێشا و ئێستاش هەستەکات کە ڕێز دەو ماندووبوون تەسحێ ناگیرێ ئەمە وای کردو کۆمەڵی جیاوازی و لەوە چێ کۆمەڵێک بەرژەوەندی شەخسی و گشتی و ئیشی
تایبەتی و سیاسیش هەبوو بێ وای کردو کە بە خراپ بەکارهێنانی هەردوو ڕەگەز جاچی ڕەگەزی ژنە بەناوی ڕێخ بەس بەشێک لە ڕێکخراوە مافەوە وشیار کراونەوە یاخۆ پیاویش هەستەکە لەوانەیە بانگراوندێکی ئاینی هەبوو بێ کۆمەڵێدا دەسەڵات و فتوای لە بۆ خۆی هەڵقۆسبێتەوە ئەمە وای کردو کە بۆتەوەی ئەو جیاوازیە ڕەگەزێ لە نێوان هەردوو ڕەگەزا دروست بکات و بەردەوام هەردوو ڕەگەز لایەنی بەرامبەریان تۆمەتبار بکەن بە ئەوەی کە وەکو پێویست ڕێز لە مافەکانی یەکتر ناگرن. باش کاک بورهان طبعا چەندین ساڵە کاک بورهان لە نزیکەوە ناسم هەندێک جار ڕخنەی ئەوەشی لێ گیرێکاڵن دژە ژنە هەر بەڕاستی منەوە نابینم چونکە ئەوەی کە ڕێکخراوەکەی ئەو ئامانجی ڕێکخراوەکەی کە دروست بووە بۆەوە دروست بووە کە دادپەدۆرەی لە نێو خێزاندا دروست بێ ئیتر هەم ئەرکی پیا و هەم ئەرکی ژنیش ئەم ڕۆژە لە چیەوە هاتووە و پیاوی ئێمە طبعا بە ئیجازی ژنان ئەمڕۆ هەندێک ئەرک و مافی پیا و باز دەکەین مامڕۆ لێمان و ڕست نەبن زۆر باسی مافەکانی ژنانمان کردووە و تونوتیژی بەرامبەر بە ژنان و چەند وڵای با لەوە شەو دەست پێ بکەم تونوتیژی بەرامبەر بە پیا و زیاترە لە ژنە نا ئێمە توانین بڵێن جارێ با باسی ڕۆژەکەت بۆ بکەم ڕۆژەکە لە ساڵی 92 یەکەم جار کەم یادی هەوڵدرا بۆی کە بۆ نێکدامرێ بۆ ڕگەزینێر بەڵام بە ڕسمیەکەی لە 19 ساڵی 1990 دکتۆر جیم گرێنس شتێکیوە هەیەکە هەوڵاتێکی ئیسپانیە پێم وابێ لە سەفەرێکا بۆ ئەمریکا و دوای ئەوە هەستی کردو کە لە باوکی دابڕاوە پێگەڕاوەوە دوایی تر هەوڵدا و لەڕێ ئەوە ئەم ڕۆژە دیاری کرا بە ڕۆژی جیهانی پیاوان بێگومان ئێمە بە هیچ شێوێک بەو کار ناکەین کە خوان خواستە دەژەن بین چووکم دایکمان ئافرەتە خوشکمان ئافرەتە هاوسەرمان ئافرەتەوە بێگومان کچیشمان ئافرەتە بەخوای گەورەش سروش هەردووکان مرۆڤین ئەمە شتێک نییە بڵێ لە کردە جیاوازیەکەەوە دروست بین تەمە سروش دوا دروست بووە من ڕگەزی نێرم بەرکەوت و ئێکس وایە و خوشکەکەشم بە هەماشەوە ئەشکرا ئەکس وایە منیش ئێستاکە لە جیاتی خوشەکە من جیاوازەکە بێگومان هۆرمۆنیەکە و ئەنجا دوای ئەوە پەروەردە و سروشت و کۆمەڵایەتی و کولتوریەکە وای کردو ئەم جیاوازیەکەوات وردە وردە لەگەڵ گەورەبوونا دروست بێت ئەرک و بەرپرسێتەکەی کۆن ینی ئێستا جیاوازەکە بەو شێوەیە نییە چکم خوێندن بۆ هەردوو ڕەگەز هەیە هەردوو ڕەگەز وەکو ئێوە ئێستا پێشکەشکار و بەرنامە مۆنتێر و هەموو شتێک ئەکرێ هەردوو ڕەگەز بیا بەڕێوە هەموو ئەوە کرد بەرپرسێتی کە ئێستا پیاوەی با بەڕێوە بێگومان ژنانیش ئەتوان هەتا لە دۆخێکی لە بواری سەربازی و شتەکانێکە لە ڕابردووە ئەمە لەوانەیە ماسوولکەی بەهێز جەستەی بەهێز پیاوی بەهێز توانی بێت سەکتەری کۆمەلگا بکە و ڕەگەزی بەرامبەری بەکاربێنێن نابێگومان ئەوەنێک بەڵ لەگەڵ بۆ ڕانکاری کۆمەڵایەتەکان ئەبێ بنەمای مرۆڤبوون بکرێتە چەقی کارکردنی ئێمە وەکو ڕێکخراوەکانی کوردستان ڕێکخراوەکانی ئەفرەتان و ژنان جیهانگی دەکەس بەرەو ئەوە ئەڕوا بەرەو مرۆڤبوون ئەڕواوە بە شتێکی ترش بەداخەوە جاران خێزان چەقی کۆمەلگا بوو نەمەتەکان وە ئاهات خێڵ بوو دوای بوو بە خێزان ئێستا سەرەکی خەریکە تاگە بێتە چەقی کۆمەلگانی ژن و پیا هەردووکان بەدا بەرەو تاگەری ئەتا بۆ سەردەمێک کە سەردەمی پیا و سالاری بوو و پیا و لە هەموو شتێکا باڵا دەست بوو زۆر جار بەداخەوە لێدان و تونوتیژی بەکارەهات بۆ ئەوی کە هەیمەنەتی خۆی لە ماڵدا زاڵ بکات ئێستا ئەوە نەماوە بێگومان لە ڕابردووە ئێستا 50 بێگومان لەوانەیە زۆرجار ئێمە پیاوانڵێن پیا دوو جار قوربانیە جارێک لەوەی کە ئێمە یاسای باریکەسیەتی بە ئێستاشەوە هەموو بەرپرسێتە داراییەکە و نیفتەجێ بوون و ئەموو کۆی ئەوانەی خسۆتا سۆی ڕگەزی نێرینە ئێمە هەموو کوڕکسێک کاسێت پرۆسە یاوسەرگیریەوە بڕۆ سەرجەم بڕگەکانی یاسای باریکەسەتی بخوێنەوە گرێبەندی هاوسەرگیری پیا و بەرپرسە ئەمە بنەمای مرۆڤبوونی تیان نییە ئەمە قوربانی ترە بێگومان پیا و دوو جارێک بە تایبەتی مەگە تەماشاکەن دوای ساڵی 2014 و کۆمەلگای کوردی بە قەیرانێکی دارای و ئابووری قورساتی هێپەڕێ یاسا پیاوی بەرپرس کردەوە پێناویستی داراییەکان هەموو باوکێک هەموو پیاوێک ئەگەر کارێکی دەستکەوت پێ لە دەرەوە لەوا چێ خاوەن کارەکەی بەهۆی کۆمەلگا بێکارە ئەی چەوسێنێتەوە زیاتر کاری پێکا لە بەرامبەر ئەو ماندووبوونەی حەقی ناداتێ بەڵام پیا و قبوڵەتی بۆچی قبوڵەتی لەبەر ئەوەی کە پێداویستی و تێچووی خێزانەکەی بە یاسار لە ئەستۆیەتی کاتێکی ژەڕواتەوە سەرێکراوانێت تێچووی خێزان زیایی کردووە نەیتوانیوە نیوەی پێداویستەکاندا بنکە هەم لە دەرەوە چاخاوەنکارەکەی چەوسێنێتەوە هەم کە ئەژڕاتەوە ماڵوانەیە بەداخە بەهۆی ناوشاری هاوسەر و مناڵەکانیەوە لەوە چێ بێ ڕێز و سکاتی پێ بکرێمانەوە دوو جار پیا بووتە قوربانی لە مۆزۆکە خاڵەت زۆر گرنگە کاکبوران با تۆزێک لەسەری بۆستین چکام ڕۆتمانە بە ئیجازەی ژنان کەمێک لەسەر مافی پیاوانەوەستی چەند گرنگە خانمان لەم پۆینتێک کە تۆ باست کرد تێ بگەن
کە پیا و دوو جار قوربانیە لە باتی جارێ یعنی ئەگەر کێشەیەک لەسەر خانمێک یەک جار کێشە بێ لەسەر پیا و دوو جار وانە بیرکردنەوە لە بەخێوکردنی ماڵ و پارە پەیداکردن و چوزانم ڕاستە ئێسانی باوەش بڵێ ژنان هەنگاوێکی باشیان ناوە ئاسی ڕۆشنبیری ئەوە کەوتە سەر تاکی مێینەکە ئایا چەند ئامادەیە لەگەڵ ئەوەی کە هەنگاوی ناوتۆتە دەرەوە بۆتە خاوەنی کار و دەستکەوت و بڕوانامەی خۆی بەڵام لەسەر بنەمای مرۆڤ بوون تێچووی خێزانەکەی لە ئەسوودی کە بە یاسا ئەتوانێت نەیکات بەداخۆی ئەمە وکیشتی پیاوانی کوردستان داوای تعدیلکردنەوەی یاسای باری کەسێتیەگەن چونکە ئەمە نەکرد لە تێچوو خێزانە سێرەکەی شتێک هەیە بە ناوی پێشەکی و پاشەکی و کوڕ و کچێک بۆ ماوەی 6 مانگ ساڵێک بەیەکەوەن لەوانەیە هۆکاری زۆری جیاونەوەی ئافر خێزانەکەش بە ئاساییە ئەنی مرۆڤ ناتوانێت بە زۆر لە جێر چەتری خێزانەکە تۆ کە هەستەکە ژیان و ئەمانەت و داهاتووی تیان نییە بەڵام سەرەکەی پاش جیابوونەوە لەگەڵەوەی لە ڕابردووە مەصرف و پێداویستێکی زۆر من کردووە لە داهاتوو شاسەرەکەی بە ناوی نەفەقۆ و پاشەکیە و سەرەکەی یعنی کۆمەڵەکەی سمان بۆ هاتووە کوڕ و کچێک 6 مانگ بەیەکەوە بوون لەوە 6 ساڵێک بەیەکەوە بەڵام دوای 14-15 ملیۆن خراوتە ئەستۆی کوڕەکە ئەنی کوڕەکە چۆتۆ هاوسەرگیریەوە ژنە کاپرتەکەس باوان چۆتۆ ژیانی هاوسەرگیری خۆی بەڵام ئەم کوڕە لای من چەند کەیسێکیوان باتووە بە 500,000 ئیشی کردووە 225,000 بۆ نەفەقەی هاوسەری پێشووی ڕۆشتووە ئەی ئەم ئافرەتەی کە هاوسەرگیری لەگەڵا کردوەوە تاوانی چییە کە پێداویستی خزە ئەمانە کۆمەڵک ئێمە تا نەچتە ناو وردەکاریەکانەوە هەست ناکەی ئەمە ناڵێن ڕگەزی بەرامبەر تۆمەتبار ناکەن چکمە ڕگەزی بەرامبەر دەستی نەبوو لەم هۆکاریان نووسینەوە ئەمگارتەن ئەم یاسانە ئەو بانگراوندا سەر چاوەی شەریعەتانێک هین کراوە ینی بێگومان ئەو ژینگانی یاخو بەڵام ئێمەی کۆمەڵگای ڕۆژهاتی ناوەڕاست ئێمە مەزدەری یاساکانمان شەرعی ئیسلامە شەرعی ئیسلام ئەمە لە سەرچاوی شەرعی ئیسلام بۆ شەرعی ئیسلام بێ و کاتەکە قورئان پیرۆز هاتووەتە خوارە و لەوانی سەردەمەکەەوە و تاوەکو 50 ساڵێکی لەمەوە پێش ئافرەتەن هەر لە ماڵەوە بوون بووان نەبوو بێنێتە دەرەوە بەڵام ئێستا کە بەرەو هەنگاومان ناوە بەرەو پێشەوە چوین و منەوە بوون بۆتە چەقی کارەکانمان ئەبێ هەنگاو بن چکم بەشێکی زۆر لە کۆمەڵگاکان ئەم هەنگاوان ناوە لە تعدیلکردنی یاسای باریکێسیەتیە بۆیە پیا و لێرەوە کاتێک ئێمە هەستەکەین ئەمە بۆتە هۆکاری توندوتیژی بەرامبەر بە ژنانیش پیاو کە هەستەکە هەموو بەرپرسێتی و تێچووی خێزانەکەی لە ئەستۆیەتی وا هەستەکە چۆن ئەتوانێت تەسەڕوف بە شتە مادەکانی چواردەوەرە بکە و بە هاوسەرەکەشیەوە بکە ئەتوانێت قەتئیکە بانەخواست توندوتیژی بەرامبەرکە ئەمانە بەڵام کاتێک من دوو کوڕ و دوو کچم هەیە من وەکو باوکێک ئێمە کوشتی پیاوان کوردستان لە ڕۆژەوە دامەتەین داواکەین باوکان ڕۆڵی ئەمە ببینن ئەموو پێداویستەکانی خێزان بۆ کوڕەکانیان دابینەکەن و لە تەنگەژە دارایی و ئابوورەکان دەستیان نەگرن و شوێنی شتەجێبوونیان بۆ دابینەکەن با دەستی کچەکانیشیان بگرن من کاتێک کچەکەشم لەسەر پێی خۆی لەسەر داهاتی خۆی چۆت هاوسەرگیریەوە بێگومان هاوسەرەکەشی ناتوانێت زەختی لەکە بێ هاوکات سەرەکەشی خۆی بەسەر فڕستکراوە ئەخلۆک و کۆی لە تەماشایکە بۆیە چووکم بنەمای لەوەستاندن لەسەر بنەمای مافی مرۆڤ بوون ئەوەیە کە بتوانین هاوکار بین لە دەستگیرگرۆی یەکەم کار ئاسینە پێکانی پرۆسی هاوسەرگیری دومیش هاوکار بین باوکان وشار بکەینەوە لە هەموو تەنگەزەکانە جیاوازی لە نێوان کوڕ و کچانەکە تاوەکو بتوانین بنەمای مرۆڤ بوونەکە بێتە چەقی کە ئێمە بێگومان خێزانێکی بێتون دوتیش کۆمەلگایکی بێتون دوش دروست ئەکات خێزانێکی تەندروست کۆمەلگایت بێتون تەندروست دروست ئەکات و خێزانێکی بێکێشە دوجار بۆ ماڵە باوانی هەمووشیان هەر بێکێشە و بۆ کۆمەلگامان بۆ کۆمەلگا و ئارامیەک بابەخشێ بە کۆمەلگا کاک بوران لەم بەرنامەیە زۆر باسی تونوتیژی در بە ژنانمان کردووە و جۆرەکانی تونوتیژیمان باس کردووە هەم دەرونی ئەم جەستەیی یعنی زۆر بابەتی تر پەیوەندیدارم بە تونوتیژی در بە ژنانەوە هەر بەڕاستی تونوتیژی جەستەیی بەرامبەر بە پیاوان هەیە ئێوە کەیستان لەو لەسەرم بابەتە هەیە ینی جەستەیی هەبێ بەرامبەر بە پیاو ژن و پیا مرۆڤن ساکە نەکرد تونوتیژی بابەت جاران لە ساحەی گۆڕەپانی جەنگە جەستە بەهێزەکان جەنگیانێک لای یەکردەوانێ بەڵام ئێستا بەداخەوە تەکنۆلۆژیا وای کردوانەیە لە کوشتنی پیاوانیشە زۆر ئاسان بێت بەداخ نەتونوتیژی جەستەی بێگومانە ئێمە ساڵانە ناڵێن بۆی ئەو جیاوازە فسیۆلۆژیای جەستەی لێوان ڕگەزی نێرومێوە ئامارێکی کەمی تونوتیژی جەستەیەتە لە من لە چاو ژنانە چونکەم بۆچی نەمەتی تونوتیژی دوو جۆری هەیە هەر زانستە دەروونزانیەکەش ئەڵێ چی ئەڵێ ژنان زمان هاوارکردنیان هەیە بۆ داکردن لە خۆیان پیاوانی جەستەیان هەیە بۆیە ئەمە وای کردوکە لە سەرهەڵدانی کەشەکانە پیاوان زیاتر جەستەیەکە بەکاربێن بەرامبەر بە ژنان بەڵام پیاوان تونوتیژە زارێکیکە و دەروونە تونوتیژێنە دەرونیەکە بەرامبەریان زیاترە بەڵام بە ئامارێکی کەم بەڵێ بەگومان ساڵانە تەنها ژن نییە چکم پیاو هەتا مناڵ گوێ لە دڵەکانی پیاوان
بێگومان ئەبێت ئێستا بەشێک لە کامێرەوانەکانم زۆر بەباشی گویان لەم بابەتی ئەبێت هەمومان گوێی لێ بگرین چکم ئێمە ئەبێ هەوڵ بدەین ئەو ئاراستە نەمەتە کۆنەی کۆمەلگا بگۆڕین کە تونند و تیژیەکە کێشەکان لە ڕێ تونند و تیژی و چارەسەر بکرێن ئەوەی کە جەستەی بەهێز بە تونند و تیژی و خۆبەدیا ئەخود ئەوەی کە بێدەسەڵات بوو بە قوربانی قبولکردن بیبا بەڕێوە ئەبێت هەمومان گوێ بگرین لە تونند و تیژیەکان و ئەبێت وشیاریان بکەینەوە ینی بەڕاستی وەرکبرسێتی لە ئەستۆی پیاوەکە بەشێک لە کێشەکان لە کەم دەربڕینەوە نییە کاک بورهان پیا و کەمتر ئەتوانێت تعبیر لەو حاڵەتی خۆی بکات کە هەیەی یان نەیتوانی و زمانێکی گفتوگۆ لەگەڵ بەرامبەر دۆزێتەوە ئەم گلەیەمان بە ڕێکخراوەکانی ئافرەتان گەیاندووە ئێمان تۆ ناکرێت تەنها ڕێگەزی بەرامبەر تۆمەتبار بکەیت ئەمێ بە دوای هۆکارەکانیە کە تۆ هۆکارەکانی دۆزیە و هەوڵی چارەسەرکردنکردار دەرئەنجامەکەی نامێنێت بێە ئەمە دایک ڕۆڵی گەورەی هەیە لە کەمکردنەوەی ئەم تونتیژەی نێوان کۆمەلگا چووکم باوک بە پێی ئەرکەبرسێتەکەی لەبەرەوەی تێچووی داراییەکەی لە ئەستۆیەتی لە بانێ و تا ئێوارە بە دوای هەوڵدانی بژەوی خێزانەکەوێتی ئەوە دایک کە ڕۆڵی هەیە لە پەرەودە پێگانی مناڵەکانی و دایک ئەتوانێت جیاوازی نەکا لە نێوان ڕەگەزی نێرومەیە لە نێوان کوڕکچەکانیا بە یەک ئاراسە بە یەک بنەما بە یەک بیرکردنەوەی ڕۆشنبیری پەرودەیان کە پیامگەێنەوەکو ئەوەی کە وا فەرزی بکە ئەمە بەشێک لە کەیس کاتۆتە لامان یعنی سەرەکەی ئەمە دەرهاوشتەی پەرودە مناڵەیەکەی بووە هەر لە مناڵەوە دایکی وای پەرودەی کردووە کوڕی ئازا ئەوەی کە خۆی کەشەکانی خۆی چارەسەرکە بە تایبەتی کێشە خێزانەکانی نەباتە دەروی خێزان بۆیە زۆر جاریاک کە گەورە بۆتە کەسێکی تونند و تیژکەر خۆ فەرزکە بەسەر ڕێگەزی بەرامبەرە یاخود بۆتە قوربانی لەبەرەوەی کەساتی ناو کۆمەلگا نەشکێ ناچار قبولی کردو تونند و تیژە بەش تونندی جەستەیە کە بەرامبەر پیاوان کراوە ئێمە کە کەسێک توتە لامان لەوانەیە چەند کەیسێکمان بۆ تو یەکێک لەو کەیسانەی لەلایەن یەکێک لە دامدەستگاکانی حکومەتی شەومات بوو پیاوێک بە شێوەیەکی خراپ جەستەی بریندار ببوو باشە پیاوەکە کەسێکی بەهێز بوو ئەنی کەسێک بەگەل لە ڕووی جیاوازە جەستەی ئەیتوانی ئەوە بکە بەڵام سیرەکەی لە یەک بەرەیەککەوتنی یەکەمە پێم وا بێ تونتیژێکی جەستەی کرد بوو پەیوەندی بە خێزەسەرک پەیوەندی بە 1990 کردبوو دوای ئەو ساکە 48 پیا و ساعت پیا و تەوقی بەگرا دوای کە ڕۆشتووە بێگومان کە خەپسەرەکەی هەستی کردبوو ئەم پیاوە لەبەرەوەی کە ئەیتر ناتوانێت لە شوقەیە کاژی 12 ماڵ شوقەکە وا بلیکەوە نزیک بوون ئەم فرسەتیە نابوو پیاوەکە ناسار دانیشتوو بە هەرچەندێک تونندی جەستی بەرامبەر کرا بوو خۆبۆڵی کردبوو ئەمە یەکی کەیسێکی تۆ لامان بکا کە تۆ بۆ بەرگەری کرد لە خۆن نەکردووە پێی شەرم بوو بووتی کاکە نائەکرا من باسی کەم لەلایەن خێزانەکەی خۆمەلایەن لە هاوسەرەکەم لایەن کەس و کارمەوە بە شێوەیە کێشەوەکان ناسەر فەتێکی زۆر تونند و جەستەیەکە قبوڵ کردو بەداخەوە ئێستا بەشێکی گوڵکو کۆتا پرسیارم زۆر بە کورتی پێم بڵێ بەشێک لە پیاوان ئەزانن کە ڕێکخراوێکی داکوکی لە مافەکانی ئەوانەکە نەکرد ناوخۆیەکان بگرێت لەوانەیە لە دەرەوەش لە دەرەوەش ڕۆژانە لە ناوڕاست و خاوری عێراقیشەوە پەیوەندێکی زۆرمان پێوەکرێ ئێمە شتێکمان باز نەکرد بەداخۆ ئێمە بەکە باسی هاوسەرگیریەکەین بەڵام لەگەڵ یا باسی زیابوونی ئاماری تەلاق ئێستا کە زیاتر ئەو کەسانێک کێتە لامان ئێستا دەرهاوشتەی زیابوونی ئاماری تەلاق زۆر کاتۆ سەری هەڵدا و کێشەکان لەوانەکە ئێمە لە ساڵی 2020 تاکو 2025 زیاتر نزیکی 75 تا 80 هزار حاڵی جیابوون لە هەرێمی کوردستان هەیە ئەمە تەنها ئەم ژمارەیە نیە لە بینی ئەمانە نزیکی 550 هزار مناڵ هەیە ئەمانە دوای بوونەتە قوربانی و سەرێکی ڕۆژانە کێشە گرفتێکی زۆر گەورە دروست بووە لە هۆی زیابوونی ئاماری تەلاق لە کۆمەلگای کوردی و خێزانی کوردیا کە ئەمە بە گرفتێکی گەورە داعینین بۆ داهاتووە بەرەو پێشچوونی کۆمەلگا هەیە خۆشبەختانە ژن و پیا هوشیار بوونەتەوە ڕێز لە یەکتر ئەگرن ئەرک و مافەکان یەکتر ئەزانن بەڵام ئەوەی کە ئێستا سەرەکی ئاماری زیابوونی تەلاقی کۆمەڵە دیاردە و حاڵەتی تازەی ناو کۆمەلگای کوردیا دروست کردووە دەستەکانە خۆش بە کاک بورهانگیان زۆر سوپاس بۆ ئامادەبوونت هەندێک ڕاستی لە ڕووی سایکۆلۆژی پیاوەوە دەمێ بیخەمە ڕۆک و کۆتایی تاوەرەکە ئەڵە پیاوە بەگشتی بێزارتر لە ژنان هەمیشە هەستی بێزاری زیاتر لە ڕوخساری پیاوان زیاتر دەرەکەوێ و باسی ئەوی کردوڵێ زۆرینەی پیاوان لە شۆفێری خراپترن ماتە تۆزە ژن جدیترە لە شۆفێریکردنی بینەکەی ژن پانترپانایزیکانمە پیا و دوور ئەبینێ پیاوە لە زۆر تیژ نابیستێ ینی هەر بە نمونە وەربگرە کار دەچینە پرسەیەکەوە
ئێمە دەرەوە هەرەوەی تەنیشمان نەزانین بەڵام خانمان بە پێچەوانەوە چیرۆکی ئەمێزانانی ئەڵێ پیا و تەنها ئەتوانین لە کاتێک گفتوگا لەگەڵ یەک کەسا تەرکیزیە بێ ئەو لەگەڵ ژنەتان لەگەڵ 4 تا 5 کەسا تەرکیزی قسەکردنی هەبی بۆ ئێمەوای کردووەکە ڕنگدانەوەی هەبێ بڵێ ڕاستە پێمێشکی ژنانیش بەهێسترە بەڕاستی ئەمانەمەی ڕاستین پیاوان ڕنگ ناناسنەوەمانەمی کێشە دروستەکەن بۆیە باسەکەم بۆی کێشەکان کۆتاییان بێ دەستە خۆش بە کاک برانگیان زۆر سپاس بۆ ئامادەبوونت ئەمانی کە لێرە باسمان کرد تەنها لە پێنا ئەوەیە کە ماڵێکی ئارام و کۆمەلگایکی ئاراممان هەبێت ئەژێنە جیاوازینە لە نێوان ژن و پیاوە لە ئەرک و مافتا